السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمتي خوای پروردگار لهم لایق بیت زور خوشحالم امرو لخدمتی بشک لبرایان و خوشکانی ام دەڤەرەی خەلیفانەین. ئەم ناوچە و دەڤەرە وەکو ناوچەکانی دیکەی کوردستان خوای پەروەردگار ژینگە و سروشت و ئاو و خاکێکی زۆر جوانی پێبەخشیوە. سپاس بۆ خوا ئەوەشمان بینیوە و بە شاهێدی خەڵکی کوردستان و خەڵکی دەرەوەش کە سەردانی ئاو ناوچە و مەنتیقانەنە ڕەنجی داوەتەوە لە خەڵکەکەش و لە دانیشتوەکانیشی. یا ربی ئەو شاهێدیە پیرۆزبی لە ئێوە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم مرۆڤی باوەڕدار ئەو مرۆڤانەنە کە هەمیشە مایەی سەرنج ڕاکێشانی خەڵکی بەرامبرن سوود و کەلچیان بۆ خۆیان و بۆ دەوروبەریان هەیە. ئەوە سیفەتی ڕاستەقینەی ئیماندارە کە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ مرۆڤی ئیمانداری ڕاستەقینە کە پێغەمبەری خوا وەصفی کردووە وەکو بارانی ڕەحمەت وایە. خوای پەروەردگار بەرەکەتی زیاتر بخاتە خانەوادە و ماڵ و مەجلیس و تەمەنتان ئینشاءالله. ئەوەی جێی دڵخۆشیە ئەمڕۆ ئێمە بەشدارین لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە مناسبەیەکی زۆر گرنگ و پیرۆز ئەویش خزمەتی قورئانە. بەڕێزان خزمەت و شەرەفمەندبوون بە خزمەتکارانی قورئان یەکێکە لە نعمەتە هەرە گەورەکانی قورئان، بەڵکو شاهدیەکی زۆر دڵخۆشکەرمان بۆ دراوە و جێمان لێبووە لە پێغەمبەری خواوە دەفەرمێ صلی الله علیه وسلم خەیڕکم من تعلم القورئان وعلمه. پیرۆستان بێ و شاهدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاکترینی مرۆڤ لەسەر گۆی زەوی ئەوانن کە لە خزمەتی کەلامی خوای پەروەردگارن کە لە خزمەتی قورئانن. بەڵێ تەمەنی جیاواز دەبینین بەوەی کە پۆلێک گەنج لە ڕەگەزی قورئان و کچان بەشدارن لێرە ئەمڕۆ خەڵاتی شایستەیان پێدەدرێت کە خزمەتکاری قورئانن. پیرۆزبایی لەوان لە ناخی دڵەوە، پیرۆزبایی هەرە مەزن و گەورەش بۆ عائیلە و خانەوادەکانیان و دایک و باوک ئەو هێزە پۆڵاینە گەورەی کە لە پشتی ئەو منداڵانن. بەڕێزان هەمیشە ئێمە ئەوە دەڵێین بیرخۆمانیش دەخەینەوە کە جیلێ خزمەتی قورئان دەکا کاریگەری ئەو خانەوادە و یا ئەو سروشتە جوانەی کوردستان لە پشتیانەوەی کە لە خەمی مانەوەی مەدرسە و مزگەوت و قورئان بوون بۆیە دابوو کەلتور و نەریتی جوانی کوردەواری لە دنیادا دەنجی داوەتەوە بە بەرەکەتی ئەوەیە کە هەمیشە لە خزمەتی قورئان بوون، هەمیشە لە خزمەتی وەرگرتنی علم و زانست و زانیاری بووین بۆیە ناوبانجی خزمەتکارانی قورئان هەمیشە بە دنیادا بڵاو دەبێتەوە نەک هەر لە دنیا بەڵکو لە ئاسمانیش. ئەوەتە پێغەمبەری خوا پێمان دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ دەنگ و باسی کەسانێک کە لە خزمەتی قورئان لە ماڵێک لە شوێنێک دادەنیشن هەمیشە فریشتە و مەلایکەتەکان لای خوای پەروەردگار بە بەرزی ناویان دەهێنن. بەڕێزان خزمەتکاری قورئان بەڕاستی فەزل و شانازیەکی زۆر گەورەیە و بزانن ئێوە بەندە تایبەتەکانی خوای پەروەردگارن کە خوای پەروەردگار ئەو ڕێزەی بە ئێوە بەخشیوە. خوای پەروەردگار خۆراگری و بەردەوامیمان پێ ببەخشێت. هاوکات مناسبەکەمان لەگەڵ مناسبەیەکی زۆر گرنگ و پیرۆز هاوکاتە ئەویش یادی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم قائید و ڕابەر و مامۆستا و پێشەوامان و فەخری هەموو کائینات. بەڵێ جێی خۆیەتی لە دەستپێکی ئەو بابەتە ئاماژە بە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوش بکەین صلی الله علیه وسلم کە هەمیشە پێغەمبەری خوا صلی الله سلامی خوا لەسەر بێ زیندووە لە ناومان بە ئاکار و کردار و ڕەوشتە جوانەکانی. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. خوای پەروەردگار فەرمانی بە ئێمە داوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قائید و مامۆستا و قودوە و سەرمەشقی خۆمانی بزانین. بەڕێزان نزیکبوون لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆکاری ڕەزامەندی خوای پەروەردگارە، هۆکاری چوونە بەهەشتە، پشتکردن لە ئامۆژگارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆکاری گرفت و کێشە و ناخۆشیە، هۆکاری تووڕەبوون و لێڕەنجانی خوای پەروەردگارە، هۆکاری گرفت و کێشەی تاکی و کەسی و خێزانی و سەرنجام کۆمەڵگە وڵاتیشمانە. بەڕێزان هەندێک پێوەەر لە نێو مرۆڤایەتی هەن بەوەی کە خەڵکانێک معجەببوون و خۆشەویستی و پابەندبوونیان بە کەسانێکەوە هەیە تا ئەو کاتەی دوور و نزیک دەیناسن یا هەندێک لە وەصفی شایستەی کەسەکان کراوە بەڵام بە زۆر لێ نزیک بوونی ئەو پێگەیە ئەو خۆشەویستی ئەو کەسایەتێ دادەبەزێ. بەڵام خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا لەسەر بێت تا لێی نزیک بین تا شارەزای بین خۆشەویستیەکە زیاتر دەبێت و سەربەرزی و سەروەریەکەش بۆ خۆمان دەستکەوتی زۆر گەورەتر و مەزنتری هەیە. ئەوەشمان بینی لە جیلی یەکەمی سەحابە لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا لەسەر بێ ئەو کاتەی نەیان بینی بوو نەیان ناسی بوو ڕقیان لێبوو لێی دوور دەکەوتنەوە کۆمەڵک گومانی ناشایستە خراپویە دڵیان، بەڵام ئەو کاتێک کە هاتن لێی نزیک بوون لە ئاکار و ڕەوشت و سیفاتی بەهرەمەند بوون خۆشەویستیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زۆرتر دەبوو تا ئەو کاتەی تامەزرۆی ئەو کاتانەیان بوو کە بە ترکەساتێکیش لە خزمەتی پێغەمبەری خوا دوور نەکەونەوە. بە ئاماژە بە مەشهەدێک بکەین کە مەشهەدی پڕ لە سەروەری و
چاولێکردن لە سەحابەکان کە چۆن خۆشەویستی پێغەمبەری خوا لە دڵیان بۆ بەرهەمی زۆر گەورەیان بەدەستهێناوە هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژیشەوە بەشێکی بەشارەتی بەهەشتیشیان بەهۆی خۆشەویستی پێغەمبەرەکەیانەوە بوو محەممەد صلی الله عليه وسلم. لە مەجلیسێک هاوڵانی پێغەمبەری خوا بۆمان دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ باسی مردن دەکات کە پێویستە مرۆڤی باوەڕدان لە مردندا نەبڕێت و بیری مردنی هەبێت. لەو کاتەوە یەکێک لە هاوڵەکان وەکو دەڵێ لا ئیرادی بەبێ هەستێکی بەبێ ئەوەی کە ببینی فرمێسک بە چاوەکانی دێتە خوارێ و ئاگدار دەکرێتەوە لە لای پێغەمبەری خوا وەسەڵات و سەلامی خوا لەسەر بێ ئایا معانات و خەمی پێغەمبەری خوا ئەوەندە دڵسۆز بوو کە لە هەر هەناسە و چرکە ساتێک لە خەمی سەحابەکانی بوو لەگەڵ ڕەفیقەکانی بوو لە خەمی دنیا و دوا ڕۆژیان بوو. پەیام بۆ پێغەمبەری خوا دەینەوە ئەو هاوڵە بێتاقەتیەکەی فرمێسکەکانی لەبارەی مردن ئەوەیە بیری لە مردن کردوتەوە بەوەی کە لە دنیا هیچ ساتێک نییە لە تۆی دوورکاتەوە ئەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ تەنانەت کە بیری لە مردن کردەوە فرمێسکەکانی لەسەر ئەوە بوو بەهۆی مردن لە تۆ دادەبڕێت و پلە و مەرتەبەی تۆ بەرزە لە بەهەشت و لە قیامەت ئەوە شەکوای حاڵی خۆی بووە. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ ڕۆحمان بە قوربانی بی بانجی دەکات و پێی دەڵێ دڵ نیابە لەوەی کە تۆ خۆشەویستی کەسێک لە دڵت بی حەشرت و سەرنجامت لەگەڵ ئەوە. هەست بە دڵخۆشیێکی زۆر تایبەتتر جیاوازتر دەکاوە زۆرێک لە مەشهەدەکانی دیکە بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵانی لە خۆی نزیک دەکردەوە لەگەڵیان بوو تەنانەت زۆرێک لە مەشهەدە دیار و بەرچاوەکان ئەهلی سوفا کە ڕێژەیەک لە سەحابەکان بوون بێلانە بوون بێوەزع و حاڵ بوون هەمیشە لە خزمەتی پێغەمبەری خوا لە بینینی لە شەیداییان لە تۆخە و مسافەحەیان لە شەکوای حاڵی خۆیان پێغەمبەری خوا گوێی لێ دەگرتن و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا لەسەر بێ ڕاستپادەی دەکردن کە چۆن بەزەیی بن چۆن کەسێک بن جێدەستیان دیار بی و بالفعل ئەوانە بێلانە و حاڵ بوون بێشوێن و جێگا بوون وابوو ناوبانگ و دەنگ و سەدایان نەبوو بەڵام سوپاس بۆ خوا کە لە پێغەمبەری خوا و سەڵات و سەلامی خوا لەسەر بێ بەهرەمەند بوون بوونە قائید بوونە سەرکردا بوونە ئەوەی کە میلەتانی چەوساوە ڕزگارکەن بوونە هۆی ئەوەی کە چەندین کەس پەروەردە بکەن. جا ئەمڕۆ ئێمە دڵخۆشین لە مناسەبایەکی ئاوا کە دەبینین خەڵکانێک لە ڕوخسار و سیمایاندا سەرەتای تەمەنیانە بەڵام لە ئێستایاندا پەروەردەی قورئانیان پێوە دیارە و دەستخۆشی دیسان دەڵێم بۆ دایک و باوکان کە لە ئێستاڕا خەمخۆری و پەرۆشی ئەوەیانێ منداڵەکان ببنە حافیزی قورئان ببنە لەبەرکاری قورئان ببنە خزمەتکاری قورئان بۆیش ئەو تاجە زێڕینە لە بەهەشت بەو دایک و باوکە دەدرێ کە لە خزمەتی منداڵەکەی بووە بۆ خزمەتی قورئان بۆ کەسێکی بەسوود و کاریگەر بۆ خۆشویستنی خاک و وڵات و نیشتیمان هەموو ئەوانەی کە گرفت و کێشەن لەناو ئەو وڵاتەی ئێمە کەمی خۆشەویستی خاک گرفت و کێشە بوونی کۆمەڵک نەهامەتی ئەوەیە کە لە سەرچاوە دەستور و مەنهەجەکەمان دوورین کە قورئانە ئەوەیە پەروەردەیەکی وامان فرامۆش کردووە کە پێویستە لە ژیانی ڕۆژانەماندا بەرجەستە بکرێت. بەڕێزان ئەمڕۆ لە بەشێکی قسەکانمان ئینشاءڵڵا پەیامێکی تایبەتمان دەبی کە ڕۆڵی خزمەتکارانی قورئان ئیشی کرداریە هەر تەنها کات بەڕێبردن نییە هەر تەنها لە چەند قۆناغێک بۆ چەند کاتێک مناسەباتێک هەیە کار و فرسەتێک هەیە قۆناغێکی خوێندن هەیە وەزائیفێکی دنیایی هەیە تا ئەو کاتە پابەندی تا کارمەندی لەگەڵ ئەو کۆمپانیایە تا ئەو کاتە پابەندی بەو ڕێنمایانە تا لەگەڵ ئەو ستافەی تا لەگەڵ ئەو شوێنەی بەڵام ڕێنمایەکانی قورئان بەڵام ئامۆژگاریەکانی قورئان بەڵام ئەو دینەمان کەمایەی شەرەفمەندی و سەربەرزی دنیا و دوا ڕۆژە بۆ هەموو قۆناغەکانی تەمەنمانە بۆ هەموو کات و ساتی ژیانمانە. بەڕێزان ئەوانەی لە خزمەتی قورئان قوتابین ئەوانەی لە خزمەتی قورئان مسلمانێکی پابندن دڵنیابن هەم لە سات و کاتی ژیانی کەسیاندا هەم لە ژیانی خانەوادەییاندا هەم لە ژیانی بەڕێوەبردننی وڵات و کۆمەلگە و بنەماڵ و عەشیرەتەکانیشاندا کەسێکی بە بەهرەمەندن کەسێکی بە بەرهەمن کەسێکی بە بەرەکەتن و کەسێکی سەرکەوتون خوای پەروەردگار ئەو بەرەکەتە و ئەو سەربەرزیە بخاتەوە ژیانی تاکیمان و ژیانی خێزانیمان و دواتریش وڵات و نیشتیمانمان ئینشاء الله. عزیزان زۆرێک لە معاناتی میلەتان و نەتەوەکان و کەسایەتی و کەسەکان کاتێک کە بە گرفت و ناخۆشیدا دەڕوا لە هەر شێوازێک دیسان دەڵێم هۆکاری دووریانە لە قورئان خۆراگریشیان هۆکاری نزیکیانە لە قورئان ئەو معاناتانەی ئەمڕۆ لە وڵاتانی ئیسلامی بە شێوازێکی گشتی هەیە و ئەو ناحەقی و زوڵم و ناداتپەروەری بەرامبەر بە خەڵکی غەزە بەتایبەتتر دەکرێت هەمومان پێی نیگەرانین هەمومان لە خەم و ناخۆشیەکی زۆر گەورە داین و لە دڵدا دوعا دەکەین خوای پەروەردگار پشتیوانیان بی و ئێمەش ئەوەی پێمان بکرێن هاوکاریان بین بەڵام لێرە جێی ئاماژەیە چ شتێک وای کردووە کە ئەم میلەتە ئەم گەلە ئاوا بە خۆراگری بمینێتەوە و ئەو هەموو معانات و ئەشکەنجە و ئازار و ئێشە قورسەی لەسەریانە هەمیشە دڵێکی میهرەبان هەمیشە هیمەتێکی بەرز هەمیشە ڕوویەکی گەش هەمیشە هیچ گرفتێک وەکو بڵێ لە ناویان نەبی و کاتێک کە لە نزیکەوە جۆمان لە قسەی هەر یەشێک لەوانەیە یا دوور و نزیک دەیان بینین سبحان الله ئیمانێکی بەهێز ئیرادەیەکی بەهێز خۆراگریەکی بەهێز بەڕێزان هەمووی بەرەکەتی قورئانە. من پێم خۆشە هاوکات لەگەڵ ئەو مناسبەی قورئانە چەند نمونەیەک لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست باس بکەم کە لە نزیکەوە گوێبیستیان بووین بڕواتان هەبی بەرەکەتی قورئانە لێیان. کەسێکم بینی لە نزیکەوە گوتی چەند مانجێک بەر لەوەی ئەو شەڕە ناچارکەرەی کە
بەرۆکی ئەوانیان پێگرت وتی خوای گەورە ئاسانی کرد سەردانی غەزەمان کرد بە شێوازێکی گشتی بڕواتان هەبی لە هەموو گەڕەک و شوێنەکان دێگۆ بۆنی قورئان دەهات حلقاتەکانی قورئانیان و مناسبەکانی قورئانیان وەرە باوەشگرتنی قورئانیان و تەطبیقکردنی ژانی کردداری قورئانیان لێ دەبیندرا تەنانەت گوتی سەردانی بنکەیەکی قورئانمان کرد کە بەشێک لە برایان و خوشکان بە خۆبەخشانە هاوکاری ئەو مامۆستا و برا و گەنجانە خوای گەورە لێیان قبوڵکە گوتی زۆر بە دڵخۆشی و بە حەماسەتەوە لە خزمەتی قورئان بوون و لەو سەرەوە چەند گەنجێکمان دەبینی زیاد لە ئەندازە جوهد و کۆشی خۆیان سەرف دەکرد بۆ ئەوەی زووتر قورئان لەبەرکەن دەڵێ ئێمەش چوین و پرسیارمان لێکردن گوتمان باشە دەبینین ئێوە حریصن لە لەبەرکردنی قورئان بەڵام زیاد لە ئەندازە خۆتان ماندوو دەکەن ئەو ماندووبوونەی دەوێ ئەی ئەو بەشارەتە پێغەمبەری خۆتان گوێ لێ نەبووە کە دەفەرمێ کەسێک لە دڵدا مەبەستی لەبەرکردنی قورئان بی خوای پەروەردگار ئیلا ئەو ئامانجەی بۆ تحقیق دەکا بۆ جێبەجێ دەکا دەڵێ ئاوا گەنجەکان سەرەتای تەمەنیشیان بوو وتیان بەڵێ ئێمە قەناعەتی تەواومان هەیە کە ئێستا قوتابی قورئانین و خوای پەروەردگار دەمان کاتە لەبەرکاری قورئان بەڵام ئێوە نازانن دوژمنەکەی ئێمە چەندە حاقیدە چەندە دڵڕقە دەستی سوورە بە ڕشتنی خوێنی ناحەقی ئێمە خاک و وڵاتی ئێمەی داگیر کردووە دەڵێ ئێمەش قسەکانمان پێ برن گوتمان بۆستە ئێمە باسی قورئان دەکەن ئێوە باسی چی دەکەن گوتن ئاخر ئێمە مەرجمان لەسەرە ئەگەر بمانەوێ خزمەتی وڵات بکەین ئەگەر بمانەوێ کارمەندێکی سەرکەوتوو بین ئەگەر بمانەوێ لە شوێنێک وەربگیرین ئەگەر بمانەوێ لە ڕێزی مجاهیدانی بەرگری کار لە خاک و وڵات و نیشتیمان ناومان تۆمار بکەین مەرجی یەکەممان ئەوەیە کە لەبەرکاری قورئان بین لەبەر ئەوەی دەزانین کە کەسێک قورئان لە سینەی بوو قورئان لە باوەشی بوو خیانەت لە خاک و وڵات و نیشتیمانی ناکا خیانەت لە پیشەکەی ناکا خیانەت لە ئەوە ناکا کە ئەگەر منداڵێک بوو لە ناو چوارچێوەی خێزانەکەی منداڵێکی وەفادار و پابەند دەبی ئەگەر لە ناوەندەکانی خوێندن بی قوتابیەک دەبی بەدڵی مامۆستایەکانی دەبی ئەگەر مامۆستا بوو مامۆستایەک دەبی خۆشەویستی خاک و وڵات و نیشتیمانی لە دڵدا بە پێچەوانەوە شوێنی نابیتەوە بەڕێستان ئێمە پێویستمان بەوجی لە قورئانیەیە ئەگەر باس لە کەمبوونەوەی خۆشەویستی بۆ خاک و وڵات و نیشتیمان دەکرێت ئەگەر لە باس بوونی گەندەڵی دەکرێت دەبێ حکومەت و بەرپرسە باڵاکان دەستخۆشی بکەن هاوکاری بکەن کار ئاسانی بکەن نەک بە بەداخەوە ئاستەنگ بێن نەپێش بنکەکانی قورئان کوا لە بنکەکانی قورئان کەسێکمان بینی بی حاڵەتێکی نائاسایی کوا ئەو هەموو پارەی ئێستا تەرخان دەکرێت لەو وڵاتەی کە کۆمەڵی قەیران بەرۆکی گرتوین کە تەرخان دەکرێت بۆ ئەو گەنجانەی تووشی بەکارهێنانی مادەی بە هێشکەر و دێها کارەساتی گەورە کە بە جۆرێکی دیکە جینۆسایدی ئەو میلەتەمان دەکرێت کوا بیستومانە گەنجێک لە قوتابیەکانی بنکەکانی قورئان بی بەڕاستی ئەوانە سامانی گەورن دەبێ وڵات بەرپرسان و کەسایەتیەکان و حیزبەکان بە جیاوازی بە هەر جۆرە ئایدیایەکیان هەبی دەستخۆشی لەو بنکانەی قورئان بکەن بە شوێنی پەروەردەی تەندروستی بزانن و ئەگەر ئەوانیش بیانەوێ کەسانێک لە ناو موسسەکانی خۆیان هەبی با بێن بە دوای ئەو کەسانەدا بگەڕێن کە دەرچووی بنکەکانی قورئانن بۆ ئەوەی لە کارەکانی خۆیاندا سەرکەوتوو بن بەڕێزان ئێستا لە وڵاتانی جیهان گۆڕانکاری زۆر خێرا بەڕێوەن وڵاتانێک کە تا سەر ئێسخان سیستەمی وڵاتیان پێچەوانەی قورئانە بەڵام بە دوای کەسانێکدا دەگەڕێن بۆ بەڕێوەچوونی شارەوانی وڵاتەکانیان بۆ پێدانی پلە و منصبی گشتی بە دوای کەسانێکدا دەگەڕن کە خاوەن عەقیدە و ئایدایەکی ڕێک و ڕاستەقینەی ئیسلامەتی و موسڵمانەتی بی بەداخەوە لە ناو میلەتی موسڵمانی ئێمە تازە بە تازە محارەبەی ئەوە بکرێ کابرا ئیلتیزاماتی هەیە و یا ئەهلی قورئانە ئەوە بەکەلک نایە و دووری بخەینەوە بەخوا زەرەر دەکەین لەو کانزایە گەورەی داهاتووی نیشتیمانمان ئێمە پەراوێزی خەڵکانەکەین کە قورئان لە سینەیان هەبێت ئەوە چەند ئاماژەیەک بوو من لە خزمەتی جەنابتان دیسان دەڵێم با چاو بەوەدا بجێڕینەوە هەر جۆرە دڵسۆزیەک بۆ خاک وڵات و نیشتیمان بۆ مستەقبەلی داهاتووی ئەو وڵاتەمان ببینین کە دەیها دوژمن بەرۆکی گرتوین و ڕوبەڕوومان بوونەوە با لە ڕێی پەروەردەیەکی تەندروست با لە ڕێی خزمەتی قورئان با لە ڕێی پێشکەشکردنی پەروەردەیەکی شایستە بۆ گەنجانمان و بۆ خانەوادەکانمان ڕووی قسەکانم تایبەتتر لەگەڵ دایک و باوکان و سەرپەرشتیارانە بەڕێزان ئێوەش بە جۆرێکی دیکە وەکو باسم کرد با گوێگرتنمان تەنانەت لەو قسانەمان جیاواز بیت تۆ لە خزمەتی قورئانی تۆ منداڵەکەت ئاراستەی مەدرسەیەکی قورئان کردیە تەنها ڕۆڵی گەیاندنی منداڵەکان مەبینە تەنها ڕۆڵی ئەوە مەبینە کە دوور بە دوور تەماشاکارێک بی بەڵێ هەر کەسە پێگە و زروفێکی تایبەتی خۆی هەیە بەڵام وەرە لە نزیکەوە تۆ ئەو فەزل و شانازیە بۆ خۆت بەدەست بێنە ڕەزامەندی خوا پەروەردگاری لەگەڵا سەربەرزی دنیا و قیامەتی لەگەڵا تۆ لە نزیکەوە لەگەڵ مامۆستاکان نزیک بە لەگەڵ ئیدارەکە نزیک بە بەدەیها معاناتیان هەیە بەدەیها گرفتیان هەیە تۆ بەتاکید هەمومان قەرزاری ئەوانەین کە منداڵەکانمان بۆ پەروەردە دەکەن بەڵام لەو سەر کۆمەڵێک تەکلیف و ئەرکت لەسەر شان قورس دەکا بەڕێزان بڕۆ و دایک و باوکانە ببینە کە گرفتارن بەدەستی چێژەی منداڵەکانیان بەهۆی ئەوەی کە ناپابند بووە بەهۆی ئەوەی کە ڕەفیقی خراپی هەبووە چێژە و مشکلەی بۆ ناوەتەوە دەیها کارەسات دەیها پارەی قورسی قەرز کردووە مەبلەغی زۆر گەورە تاکو ئەو گرفتە چارەسەر بکە کە بە منداڵەکەی تووشی ئەو گرفتە بووە بۆیە بەکەمی مەزانە ئەو قەرزە لە خوا داوا بکە کە ئەگەر تێچوو کولفەیەکیش وەربگریت بەشێک لە بژێوی ژیانی ڕۆژانە خۆت بگریەوە و بیخەیە خزمەتی ئەو گەنجانە و ئەو ئیدارەیە تاکو ئەو منداڵە تاکو ئەو خانەوادەت لە بەریەک هەڵنەوەشێ تاکو کەسایەتێکی کاریگەری هەبین دیسان دەڵێم
کاتێک کە منداڵەکەت قوتابی قورئانە دەبێ ڕنگدانەوەی تەواوی هەبی وەرە وردەکاری بەڵێ لەبەرکردنی قورئان نیعمەت و موعجزەی خوا پەروەردگاری لەگەڵا بەڵام دەبێت سیفاتی قوتابی قورئانیشی پێ بگەێنین و دیسان من دیسان دەڵێم ئێوە دایک و باوک و سەرپەرشتیاری جیاواز و تایبەتن کە هاتن لە مناسبەیەک و لەگەڵ منداڵەکانتان بەڵام هەمیشە ئێمە تەرکیز و کۆبیرمان لەسەر ئەوەیە ئەگەر وەزع و داهاتێکی باشمان لەبەردەست بوو پێمان خۆشە منداڵەکانمان ببینە قوتابخانەیەکی تایبەت پێمان خۆشە منداڵەکانمان جیاواز بن بەهرەمەند بن بە جۆرێک لە جۆرەکان هەمومان قسەمان لەسەر ئەوەی یەکدەنجین قوتابخانەی تایبەت زانکۆی تایبەت کۆلێژی تایبەت بنکەیەکی تایبەت سوپاس بۆخوا نوری حکمە یەکێکە لەو بنکانەی کە زۆر جیاواز و دەگمەن و تایبەتە سوپاس بخوا لە پەروەردەکردنی گەنجان و سیستەمێکی تایبەتیان هەیە منهەجێکی تایبەتیان هەیە الحەمدولله بە شێوازێکی زۆر و بە هەموو کەسێکیان قبول نییە کە مامۆستا بێت لە بنکەکانیان و قوتابیەکانیش بە شێوازێکی گشتی مەبەستم یەک تەرکیزە لێرە لەگەڵ برای خۆتان بن بەڵێ کە تۆ پێت خۆشە منداڵەکەت نمونەی و تایبەت بی و شوێنەکەی تایبەت بی دەی بەڕێزان خۆشت دایکێکی نمونەی و تایبەت بە خۆشت باوکێکی نمونەی و تایبەت بە لە کەسایەتی کردداری خۆت و لە پەیامی تایبەتی کردداری خۆت ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر گرینگە بەرپرسیاری تایبەتی تێدا هەیە و دەگوترێت باشترین شێوازی پەروەردەی کاریگەر ئەوەیە تۆ بە کردداری پەروەردەکارێکی تایبەت و کاریگەر بیت بەڕێزان من دیسان دەڵێم زۆر بە کورتی ناچمە ناوردەکاری بابەتەکان چەند نمونەیەکی ئاسان بخەمەوە بەردەستی ئێوە کە بکرێ بە ئاسانی جێبەجێبی کەسێک لە خانەوادەکەیدا قوتابی قورئان بی دەبێت ڕێز و پێگە و کەسایەتێکی بۆ دروستکەی بڵێ کوڕەکەم کچەکەم تۆ قوتابی قورئانی کە هاتیەوە پێویستە ئێمە لەبەرت هەڵستین پێشوازیەکی شایستەت لێ بکەین کو ئەو پەیامانەی لە خزمەتی قورئان وەردەگریتە دەی بە ئێمەش بیگەێنە توێ نوێنەری سەنتەرەکەتی نوێنەری بنکەکەتی نوێنەری مامۆستایەکانتی کوا لە مامۆستایەکەوە ئەو میهرەبانیی فێری بووی ئەو ڕێزەی فێری بووی ئەو ڕووخۆشیی فێری بووی ئەو ئامۆژگاری و ئیلتیزاماتانەی فێری بووی ئەو پابەندیت بە نوێژە سونەتەکان بە نوێژە جەماعەتەکان لە ماڵ منداڵەکەت کە قوتابی قورئانە پێش نوێژی پێ بکە ئەگەر فریای مزگەوتی نوێژی جەماعەتیش نەکەوتی کوڕێکە یا کچێکە پێشی بخەت پێش نوێژی جەماعەتی پێ بکە لە ماڵەکەی زیکر و ویردەکانی لە ماڵدا بە کردداری ببینە بەڵێ بەڕێزان بەشارەتی زۆر لە خوێندنی زیکر و ویردەکان هەیە بەشێک لە ماڵەکان گرفت و ناخۆشی و جەنجەجاڵی و هەندێک جار ناخۆشی لە بەشێک لە ماڵەکان هەیە هەندێک قەناعەتی وایە کە زۆرێک چاو و زار و زمان و تێدا هەیە وەرە سەیرکەن بەڕێزان فەرمایشتەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوارد بێ زیکر و ویردەکان قەڵای پۆڵایینن گرفت و کێشەکان تەنانەت چاو و زار و زمانیشی لێ دوور دەخاتەوە دەی گرینگە ئەوە بە کردداری لە منداڵەکەی خۆت ڕابهێنی درد و إيش وآزارك لزستت هبو قرآن شفاء وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين بانجي أو من دالتك كخدمة كاري قرآن كرشير نكم كتشير نكم قناعتي طواما هي وكلامي خواي بالوردقارة وقناعتي طواوي جم هي كاتك تودي آياتي قرآن بنيتي شفاء لسر آزارك لزستي دايك باوك براو خشك دبيني ولا أو قناعتي بدروسك بتأكيد قرآن شفاء بلام أو من دار والبك بشوازك تعاملي لقلبك كبراستي بيامي قرآن بجيني بيامي قرآن سارشکەرە و شیفاهێنەرە دەی تۆش ئەو زمینە سازیە دروستکە بۆی ئەو منداڵت لە ئێستارا پێگە و کەسایەتێکی جیاواز و تایبەتمەندی هەبێت. بەشارەتەکان زۆرن بەڕێزان بەڵام سەیرکەن ئەو بەرەکەتەی لەگەڵ خوێندنی زیکر و نزای دوای دەستنوێژگرتن. هەمومان گوێمان لێ بووە کە نوێژ بەبێ دەستنوێژ دروست نییە و لەگەڵ هەر دەستنوێژێک تۆ دەروازەکانی بەهەشت بەسەر تۆدا دەکرێتەوە. بەڕاستی بەشارەتێکی دڵخۆشکەرە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر باوەڕدارێک لە دوای دەستنوێژگرتنێکی ڕێک و دروست زیکر و نزای دوای دەستنوێژی خوێند فتحت له أبواب الجنة الثمانية الله لو بشارة دڵخۆشکەرەی بەڵێ لەگەڵ دەستنوێژگرتنێک زیکری دوای دەستنوێژ کە زۆر ئاسانە لە بەرکردنی بە قەناعەتەوە بخوێنی و هەشت دەرگای بەهەشت بۆ تۆ کراوە بی دەی بەڕاستی ئەوە پەیامێکی زۆر دڵخۆشکەرە بەوەی مصداقیەتی فەرمایشتەکەی دیکەی پێغەمبەری خوا سەڵات و سەلام خۆ دەفەرمێ هەمووتان دەڕۆنە بەهەشت بە دڵخۆشیەوە سەحابەکان فەرموێن هەمومانە پێغەمبەری خوا فەرمووی هەمووتان دەڕۆن ئیلا کەسێک کە نەیەوێ بەڕێزان بەهەشتەکەی خوای پەروەردگار ئاسانە بۆ کەسێک کە بیەوێ بۆ کەسێک کە پابەند بێ بەڕێنما و ئامۆژگارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەک دوو نمونەی کردداری لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاماژە دەکەم بەوەی کە ئەو ماڵانەمان کە ببنە بەشێک لە بەهەشتەکانی خوای پەروەردگار چ جۆرە کارێکی ئاسانە بیکەین تاکو نمونەیەکی کردداری لە ماڵەکانمان ببینرێ ئینشاءالله. دایکێک کە لە خەمی پەروەردەی منداڵەکانی بوو هاوشێوەی ئەو دایکە سەربڵندانەی وەکو ئێوە بە هەمان شێوە کە باوک و دایک سەرپەرشتیارانی ماڵ لەگەڵ یەکتر لە خەم و مشۆری پلانی بەرنامەی جوان بوون و متابعەی هەنگاوەکانی منداڵەکانیان کرد نەک بە وردەکەری لەگەڵ هەموو شتێک بەڵکو بە ئامادە
پێشنیار بۆ کراو و منداڵان بە شێوازێکی گشتی حەزیان لە کاری سەپاندن نییە، حەزیان لە کاری سپاردنە، حەزیان لە متمانە دروستکردنە. ئاوا ئەو دایک و باوکە لە چوارچێوەی ماڵەکەی بەو شێوازە هەنگاوەکانیان گرتبووە بەر و متمانەیەکی تەواویان بۆ منداڵەکەیان ڕەخساندە بوو و سوپاس بۆخوا بەرهەمەکەیان بینی بوو. دەیانگۆ سوێن بەخوا پێشتر کە منداڵەکەمان بەهار و هاج و عەجوول و یا زۆر جار دەمان شکاندەوە، ئێستا وەکو مامۆستایەک لە ماڵ تەعاملی لەگەڵ دەکەین، شەرمی لێ دەکەین، ڕێزی لێ دەگرین و تەنانەت زۆر جاری وا هەبووە بابەتێک لەگەڵ ئێمە تووشی گرفت و دەمەقاڵێ بووین ئەو لەگەڵ ئێمە ئاشتەوایی دروست کردووە و کۆمەڵێک بیرۆکە و سەرنجی جوان و زەمینەیەکی بۆ ئێمە ڕەخساندووە کە بە باشترین شێوە پێشوازی لە میوانەکانمان بکەین، سەرنج و تێبینی سەفەر و گەشت و پێشوازیەکانمان ڕێکخەین. بۆیە دیسان دەڵێین بەڵێ ناوبانجی زانکۆکان، قوتابخانەکان، بنکە و مەدرسەکان گرینگە هەیە، بەڵام دایکی بەڕێز، باوکی ئازیز، تۆش ماڵەکەت بکە مەدرسەیەکی شایستە، بیکە قوتابخانەیەکی تایبەت. بە تەئکید لەو ماڵەش کە تۆ ئەو گەنجت بە متمانەوە پەروەردە کرد، بڕواتان هەبی بەرەهەمەکە و بەرەکەتەکەی دەبیندرێ لە ناو خانەوادەکەی خۆت و دراوسێکانیشت ئەو شاهیدت بۆ دەدەن و بە هەمان شێوە لە ناوچە و مەنتیقەکەش. جا دەڵێ ئەو دایکە ڕێزدارە بەو شێوازە هات چەند ڕێنماییەکی وەرگرت لە مامۆستایەکان وەلا منداڵەکان، سوپاس بەخوا جێبەجێ کرد. من نمونەیەکی زۆر سادە و کردداری لە خزمەتتان باز دەکەم. دەڵێ ڕاوێژیان کرد، پێشنیاریان وا کرد بۆ لە زۆربەی شوێنە گەشتیاریەکان کۆمەڵێک ڕێسپاردە هەیە، کۆمەڵێک ڕێنمایی هەیە، کەسێک کە دەچێتە فەرمانگەیەک هاوڵاتیانی بەرز تکایە پابند بن بەم خاڵانەوە، گەشتیارانی بەرز لە شوێنێکی گەشتیاری تکایە پابند بن بەم ڕێنمایانەوە. دەڵێ ئاوا ڕاوێژیان کرد، گوتیان دەی کوڕی خۆم، کچی خۆم بزانم ئێوە لە بنکی قورئان چ ئامۆژگاریەک، چ ڕەوشتێک، چ سەرنجێکی گرنگتان پێ دەگوترێ، بە هەڵی واسین و لە ماڵی خۆمان بیکەینە قەرارێک و یاسایەک کاری لەسەر بکەین. زۆر باشە. دەڵێ گوتی وەڵاهی لەوێ زۆر تاکیدمان لەسەر ئەوە لێ دەکرێتەوە کە ئارامی ئەوێ بپارێزین، بێدەنجی و لەسەرخۆیی، و لێمان تاکید دەکرێتەوە کە بە هیچ شێوازێک غەیبەت و باسی خەڵک نەکەین، و لێمان تاکید دەکرێتەوە بەوەی کاتەکانمان بە زیکر و یادی خوای پەروەردگار بەسەر ببەین. ئاوا بەو شێوازە دەڵێ بالفعل پارچە کاغەزێکیان لە ماڵ هەڵواسی، لێیان نووسی چەند ڕێسا و یاسایەکی گشتی بۆ خانەوادەکەمان. دەنگمان بەرز ناکەینەوە، غەیبەتکردن قەدەغەیە، ڕووخۆش دەبین لەگەڵ یەکتر، کات بە فیڕۆ نادەین، ڕۆژانە بەشێکی لە خزمەتی کەلامی خوای پەروەردگار دەبین. دەڵێ سوێن بەخوا ماڵەکەمان پێشتر تووڕەبوون، عادزی، دەنگبەرزی، نامرتاحی، نائاسوودەیی، کۆمەڵێک جەنجاڵی وەکو سادەی ماڵەکانی دیکە هەبوو. بەڵام سوپاس بەخوا بەرهەمەکەمان بینی پێشتر بەشێک لە خانەوادەکان کە جەنجاڵی و ژاوەژاو هەیە حەز دەکەن کەمترینی کات لە ماڵ بن. دەڵێت سوێن بەخوا ئێستا زۆرترینی کات حەز ناکەین بڕۆنە دەر، ئەوەندە ئاسوودە و ئارامی ماڵ. تەنانەت گوتی پاش ماوەیەک ئێمە درکمان پێ نەکرد بوو، دراوسەیەکەمان تەلەفۆنیان کرد، گوتمان ئەوە بۆ تەلەفۆن دەکەن، گوتیان وەڵاهی واز دەکەین لە ماڵ نەبن ئیشێکمان پێ دەکەن، گوتیان سوێن بەخوا لە ماڵین. دەڵێ ئاوا سەر یەکمان کرد، سوپاس بۆخوا کە پێشتر ژاوەژاو و دەنگەدەنجی ئێمە ماڵە دراوسەیەکانی بێزار کرد بوو، ئەوە ئێستا ماڵە دراوسەیەک ئیشێکی پێمانە تەلەفۆنمان بۆ دەکەوە دەزانی لە ماڵ نین. بەڕێزان ئەوەیە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ، ماڵی بڕواداران وەکو بەهەشتێکی بچوو کراوەیە. لەوەشەوە بەشارەتێکی کە دەفەرمێ کەسێک کە ماڵەکەی بەتەبایی و خۆشبەختی بینی، ئەوە نیشانەی ئەوەیە کە خوای پەروەردگار ماڵێکی لە بەهەشت بۆ ئامادە کردیە پڕێتی لە تەبایی و خۆشبەختی. بەڕێزان ئەو بابەتەی کە ئێستا خەڵک پێی سەرقاڵە و پێی گرفتارە و دڵتوندی و بێزاری و بێتاقەتی و کۆمەڵک حاڵەتی دیکەی نائاسایی، بەشێکی ئەوەیە لە خزمەتی قورئان دوورین، بەشێکی ئەوەیە لە ڕێنما و ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کەم تەرخەمین. بەڵێ گلەیمان لە سیستەم و لە دەسەڵات هەیە، بەڵێ گلەیمان لە ئەم و ئەو هەیە، هەر کەسە ڕۆڵی بەرپرسیارەتی دنیا و قیامەت لەسەر ئەستۆی خۆیەتی. بەڵام تۆش ڕۆڵی خۆت بەکەم مەزانە برای بەڕێز، دایکی بەڕێز، خوشکی بەڕێز، گەنجان ئێوەش بە هەمان شێوە گلەیتان لە هەڵسوکەوت و تەسەڕوفاتی دایکتان، باوکتان، مامۆستایەکتان، ناوەندێکی خوێندن، تۆش ڕۆڵێکی گرنگت هەیە. بەو ئوسلوبە جوانەی کە لە خزمەتی قورئان بەهرەمەند بووی، بەو ئوسلوبە جوانەی لە پێغەمبەری خوا و سەڵات و سەلامی خوا لەسەر بێ پێمان گەیشتووە، تۆش لە شوێنی خۆتەوە تەنها ڕەخنە مەگرە، تەنها گلەیی مەکە، تەنها ناڕەزایی دەرمەبڕە، ڕۆڵی خۆت، پێگەی خۆت. ئەوە تا چەندین شاهێدی مامۆستای بەتوانامان هەیە، چەندین شاهێدی دایک و باوکی کاریگەرمان هەیە. دەڵێ ئەو منداڵم بوویە ئەوەی کە جارێکی دیکە من پەیام و ڕێنمای یا ڕۆڵی بەرپرسیارەتی دایکایەتی و باوکایەتی خۆم ببینم. جا ئەوە دیسان من بە ئێوە دەڵێم، ئێستا لەگەڵ ئەو مامۆستایانەی کە لێرن لەگەڵ ئێمە بەشدارن، گەنجان و قوتابیان ڕوون لە ئێوەیە، شاهێدیەکی زۆر گەورە بۆ ئێوە بڵێین. هەر ئەوە نابینین کە چەند منداڵێک و گەنجێک لەگەڵ ئێمە بەشدارن. بە تاکید ئێستا لەنێو ئێمە دەبینین دکتۆری داهاتوو، دکتۆرەی داهاتوو، ئەندازیاری داهاتوو، مامۆستای داهاتوو، بە تاکید بەڕێوەبەرانی قورئان لە داهاتوو ئینشاءڵڵا ئێوە سەرپەرشتیارن.
دەی ئەو دکتۆرانەی ئێستا دەنگ و باسییان هەیە ئەو بەرپرسانەی ئەو مامۆستایانەی کە هەن لە قۆناغێکی منداڵی وەکو ئێوەدا الحەمدولله هەنگاویان ناو بەردەوام بوون بۆ یەخوای پەروەردگار ئەو ئامانجەی بۆ تحقیقکردن یا ڕەبی نەخشە لە ئێوەش بین ئینشاءالله جیلێکی داهاتووی پڕ لە ئەزمون و تەجروبە ئینشاءالله بەڕێوە بین داهاتووی کوردستان زۆر بە باش دەبینین ئینشاءالله بە بەشارەتەوە ئێمە دەڵێن بەرپرسانی ناتەندروست بەرپرسانی ناشایستە لە شوێنی خۆتان لە جیلی قورئانی مەترسن ئەگەر دڵسۆزی خاک وڵات و نیشتیمانن جیلێک بەڕێوەیە با خزمەتیان بکەین بۆی خاک و وڵات و نیشتیمانمان بۆ بەبەرزی بهێڵنەوە سام و هەیبەتی کوردستان بە هەموو دنیا بڵاو بێتەوە ڕۆژگارێک بووە ئەم کوردستانە حکمی بەشێکی زۆری وڵاتانی دنیای کردووە و هیچ میلەتێکی پاکتاو نەکردووە هیچ میلەتێکی ڕەفز نەکردووە بە ئاگادار بین خزمەتی قورئان شەرەفمەندی و سەربەرزی دنیا و دواڕۆژی تێدایە بەشی کۆتایی قسەکانم کوردەکەمەوە لەوەی کە بەڕێزان لە خزمەتی قورئان شانازی بکەین بەردەوام بین هیچ کارێک لەسەر خۆمان قورس نەکەین من دیسان دەڵێم نمونەی خۆراگری خەڵکی غەزە سوپاس بۆخوا قورئانە من شاهیدی چەند خانەوادەیەکم گوێ لێ بوو گوتی بەڵێ کارەساتەکان قورسە بەڵێ باڵەخانە هەبووە بە دانیشتووی 50 کەسەوە لە دوور و نزیکەوە بەسەرێکدا دەڕنی ئێستاش لەجێر دار و بەردا جەنازە و لاشەکانیان دەرنەهێنراوە بەڵام سوێن بەخوا کە منداڵەکانمان لە خۆمان نزیک دەکەینەوە و دەمانەوێت سۆز و عەتفێکیان نیشان ئەوان وەرەی ئێمە بەرز دەکەنەوە ئەوان دەڵێن ها دەتانەوێ بە شتێک نیگەرانی خۆتان دەرببڕن و خەم و پەرۆشێ سوێن بەخوا ئێمە لە خزمەتی قورئان وا پەروەردە بووین کە بمرین ناچینە ژێر ئەرز بەرز دەبینەوە خزمەتی خوا پەروەردگار دەچینە پلە بەرزەکانی بەهەشت چەند خۆشە تۆ لەگەڵ معاناتێک ناخۆشیەک منداڵەکەت دڵنەوایی تۆ بکە منداڵەکەت فێرە ئارامیت بکە یەکێکی دیکە لەو خانەوادانە گوتی وەڵڵاهی منداڵەکان وەرەی ئێمە بەرز دەکەنەوە وەکو ئەوەی لە سەرزاری ئەوانەوە فریشتە مەلایکەتەکان قسەمان لەگەڵ بکەن ئێمە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ بوونی گرفت و کێشە و قەیران و ناخۆشی پێویستمان بەو جۆرە بیرکردنەوە قورئانیانە هەیە پێویستمان بەو جۆرە جی لە خزمەتکارە قورئانیان هەیە خوای پەروەردگار بەرەکەتی زیاتر بخاتە زانست و تەمەنی هەموو لایەک کۆتا قسەشم ئەوەیە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەڕێزان مژدە و بەشارەت دڵخۆشکەرمان بیست لە ستافی سەرپەرشیارانی قورئان بەوەی کە دەواازە و دەرفەتی دیکە بەڕێوەیە بۆکردنەوەی سوپاس بۆخوا بەشێکی دیکەی قورئان بۆ وەرگرتنی گەنجەکان بەڵام دایک و باوکانی بەڕێز سوپاس بۆخوا لەو بنکانەی حکمە بەشی تایبەت بۆ بەتەمەنەکانیش هەیە ئێوەش ئینشاءالله لەو بەشانەدا ئەو فەزل و شانازیە بۆ خۆتان بەدەست بێنن تۆش لەو قۆناغی تەمەن ببەوە قوتابی قورئان وەرە ببە هاوکاری قورئان هەمووتان هەوڵدەن ناوتان لەو بنکانە تۆمار بکەن ئەوەی کرا بە قوتابی ئەوەی کرا بە دۆست و هاوڕێ ئەوەی بۆی کرا بە یارمەتیدەر و پاڵنەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ و ئەگەر هەر جۆرێک لەو جۆرە دەرفەتانە لە شوێنی دوور و نزیکیش نەکرا داوا بکە سوپاس بۆخوا ئەو بنکانە کۆمەڵێک مامۆستای خۆبەخشی دیکەیان هەیە لە ماڵەکەی خۆت سونەتەکەی پێغەمبەری خوا زیندوو بکەوە ئەرقەمی کوڕی ئەرقەم ماڵەکەی خۆی پێغەمبەری خوا سەڵات یەکەم وێزگە بوو کە تێیدا سەحابەی پەروەردە کرد دەی داوا بکە بڵێ من هەفتەی لە گوندەکەی خۆم لە گەڕەکەکەی خۆم لە شارۆچکەکەی خۆم ئامادەمە منداڵی دراوسێ و جیران و عائیلە و خانەوادەکانی خۆم کۆکەمەوە زەحمەت نەبی نوری حکمە مامۆستایەکم بۆ بنێرن لە بەشی برایان و لە بەشی خۆشکان بە خۆشکان بزانە بۆ دەنێرن یان نا تۆ ئیقامەی حوجەی خێر لەسەر ئەوام بکە ئەوانیش ئیقامەی حوجەی خێر بۆ تو دەکەن و وەخوای پەروەردگاریش بەرەکەتی سەرخستنی قورئان لەوەدایە ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم وەیثەبیت ئەقدامەکم ئەگەر ئێوە دینی خوا سەرخەن خوای پەروەردگار هەم سەرتان دەخا هەم بەرەکەت دەخاتە زانست و تەمەنتان هەم خۆراگریتان پێدەبەخشی وەک ئەو خۆراگریە لە خەڵکی غەزە دەیبینین ئاخر قسم لە شاهیدی ئەوانەوە من دیسان دەڵێ سوێن بەخوا کە معانات و گرفتەکان هێندە قورسن بەڵام ئیحساس و هەستێک لە دڵمان وایە کەئەنەهو بەیانی ڕۆژی جەژنە و پێشوازی لە خۆشەویستان و ئازیزانمان دەکەین دیسان دڵم ئەو بەرەکەتی قورئانە با ئێمە قورئان لە باوەشمان بگرین ئەگەر خۆشەویستی خاک و وڵات و نیشتیمان و کوردایەتی لە دڵماندا لاف و گەزافی بۆ لێ دەدەین با لە خزمەتی قورئان بین تاکو ئەو مافانەی لە نەتەوەی کوردیش سندراوەتەوە زۆرێک لە ئایدیای جیاواز داوای مافی کوردیان کرد هیچیان بۆ جێبەجێ نەکرا ئەوە ئەمڕۆ دان پێداهێنان بەوەدا دەکەن کە خەباتەکەمان هەڵە بووە و بە جۆرێکی دیکە ئامادەنە سازش بکەن لەسەر هەموو ئەو هەموو تەمەنە ئەو هەموو خوێنە ڕژا تۆ ئەمڕۆ بڵێ من هەڵە بووم تۆ ئەمڕۆ بڵێ میکانیزمەکەم ئەگەر لە خزمەتی قورئان بووای هیچ ئەو خوێنەش بە بەلاش نەدەڕژا و ئەو کاتەش بە فیڕۆ نەدەڕۆیشت دیسان خزمەتی قورئان شەرفمەندی و شانازی دنیا و دوا ڕۆژی تێدایە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە زانست و تەمەنی هەموو لایەک هەمیشە سەربەرز بن دڵخۆشین بەوەی لەو کۆمەڵگەی ئێمە جیلێک بەڕێوەیە ئینشاءالله پەروەردەی قورئانە و ئێمەش دەستمان هەبی لە پەروەردەکردنی ئەو جیلە دایک و باوک تۆ باوک و دایکێکی جیاوازی ئەگەر بە جیاوازیەوە ئینشاءالله لە قۆناغەکانی تەمەنت و ماڵەکەت و خانەوادەکەت و ڕۆڵ و پێگەی خۆت بەکەم مەزانە بە هیچ شێوازێک ئێستا لە شوێنی خۆیەتی مشتجێنیش بۆ ئەو دایک و باوکانەی لە قۆناغێکی تەمەنیانەوە دەیانەوێ ببنە لە بەرکارانی قورئان مشتجێنی و بەشارەتان لێبی دەبن بە خزمەتکاری قورئان نمونەی چەندین دایک و باوکی نەخوێندەوار بە کۆمەڵێک گرفت کە لە جەستەیی و تەمەنیشەوە سەرقاڵ بوون بەڵام بوون بە ئەهلی قورئان خوا پەروەردگار سیحەتی بۆ جێرانەوە تەندروستی بۆ جێرانەوە بوون بە خزمەتکاری قورئان کۆتا نمونە نەمویست درێژەی پێ بدەم بڕواتان هەبی نمونەیەکمان هەیە کەسێکی بەتەمەن
لە تەمەنێکی تەواو چوونە ناو تەمەنی هەڵکشاو بڕیاریدا لە ئاهەنگێکی قورئان ببێتە لە بەرکاری قورئان و خوای پەروەردگار ئامانجەکەی بۆ تحقیقیت بوویە لە بەرکاری قورئان جگە لەوەش ماڵەکەی خۆی کردە وەقف نێتێک بۆ خوا تحقیقی کە خوای گەورە بۆ جێبەجێ دەکات لە گرانترین گەڕەکی هەولێر باشە ماڵەکەی خۆی کردە بنکەیەکی قورئان سپاس بخوا ئێستا چەندین بنکەیەکی دیکە لەو بنکە دروسترا لەگەڵ یەک نیەت بۆ خوای پەروەردگار جێبەجێ کرد لە ئاهەنگێک بەشدار بوو کە بینی گەنجانێک خەڵاتی شایستەیان پێ دەدرێت کە لە بەرکاری قورئانن گوتی خوایە تەوفیقم دێ ببم بە حافظ قورئان بۆ بە حافظ قورئان و بۆ بە سەرۆک و سەرپەرشتیاری بنکەیەک و بنکەیە چەند بنکەی دیکەی لێبوونەوە بە دووری مەزانە لەو دێهاتەی تۆ لەو گوندەی تۆ لەو شارۆچکەی تۆ ببی بەڕێوەبەری بنکەیەکی قورئان منداڵەکەی تۆ ببێ بە بنکەیەکی قورئان شانازی و شەرەفمەندی دنیا و دوا ڕۆژە أقول قولي هذا أستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.